سڵاتان لەبێت بینەر و بیسەرانی ڕۆژاو ئەمڕۆ هەفتەیبینێکی تایبەتمەیە لەگەڵ کچێکی هونەرمەند خانمێکی هونەرمەند کە سەرەتا ئاسان هەر خۆی نەیویست دەربکەوێت و دواتریش هیچ ئەوە نەویستۆ لە میدیاکان دەربکەوێت یەکەم جارە بۆ میدیایەکی بینراو لە کوردستان قسە ئەکا دڵنیام ئەزانن کێیە سەنا بەرزەنجی سەناگیان بەخێر بێ قوربانی زۆر بەخێر مەمنونم خوشحاڵی تەندروستی چۆنە شکر بۆ خۆیان باشی ئێوە باشن ئێمەش باشی شکر کە باشن بزانم ماوەیەکی زۆر بێدەنگ بووی دیار نەبووی ماوەیەکیش خۆت لە چاوی خەڵک شاردەوانێ دوای ئەوە دەرکەوتی و کۆنسرت و ناوبانگ و چۆن بوو بڕیارەدا یەکەم جار لە میدیایەکی بینرایی وەکو ڕوودا و دەربکەوی سەرەتا سپاسی کەناڵەکەتانەکەم کەناڵی ڕوودا و بۆ هەمومان جێگەی ڕێز و شانازیە و چونکە هونەرەکەی من زەحمەتێکی زۆرم بۆ کێشاوە و هیچ کاتیش تەرکیزم ئەوە نەبووە کە هەوڵ بدەم لە ڕێگای ناوبانگەکەم بە شتێکی ترەوە یان بە حاشیەکی زۆر خۆم بە ناوبانگ بکەم ئیشم بەس ئەوە بووە کە خزمەت بە هونەر بکەم و حەزم نەکردەوە خۆم قاتی شتانی تر بکەم بەڵام باسی ڕوودا و جیاوازە و ئەوەی کە دەربکەوی لە ڕوودا و بۆ من جێگای شانازی و بۆ من جێگای خۆشحاڵیە کە بتوانم لەگەڵەوە قسە بکەم سەبارەت بە ژیانی خۆم و هونەرەکەم سەرە بەتەمای کۆنسەرتی 21 مانگە لە شاری هەولێر باسێکی کۆنسەرتەکەم بۆ بکەم جە بزانم سوپرایزی چی دێ بۆ بینەرەکان تەبعەن کۆنسەرتی 21 ئەم مانگە زۆر چاوەڕێ بووم 2 ساڵە چاوەڕێیەکەم بەهۆی ئەوەی کە ئەو کاتێک کە لە گرمەی کۆنسرت بووم یەکەم کۆنسرتم لە سلێمانی بوو بەڵام ئەو کاتە بووکە کۆرۆنا هات وا بووکە لە دهۆک و لە هەولێریژمان بێ بەس هەموو شتێک لە من قەپات کرا و نەمتوانی و هەر لەسەر دڵم ماوە کە کەی بێم لە شارە حیاتەکەش کۆنسرتێکمان بێ ئەو بوو کەی خەڵکی هەولێر زۆر داوایان لێکردی زۆر هەرێیانوت تۆ خەریکی ئەڵەیەر سلێمانی نایی بۆ هەولێر نایی بۆ دۆکتۆر فەرق و جیاوازیەکەی کوردستان فەرقی نییە هیچیان بە من بێت لە هەموو شار و شارشکەکانی بەو پەڕی توانام بۆیان ئەخوێنم دەنگی خۆم هەڵێنم بەڵام شکر بۆ خوا ئێستا دەستمان پێکردەوە بە ئێستا لە جاران یەکەم لە هەولێرەوە دەستمان پێ کردووە ئەی سوپرایزی چی دێ بۆ ئەوان لە قاعی ئێمانین کە تازە لە هەولێر کراوەتەوە پڕ بە دڵی گۆرانی بێژیانی ئەگەر لێرە ئیجرایەکت بێت زۆر بە پرێستەیشتر و زۆر باشترە و زۆر بۆ ئێمە جێگای خۆشحاڵەیەکە لە کوردستان تەرکیزیان لەسەرەوە داوکە ئەهەمیەت بە هونەرمەندەکانیش بن کە شوێنێکی باشیان بۆ بکەنەوە بۆکە هونەرەکان بە باشی بە هەوادارەکانیان نیشان بن سوپرایزمان بۆ خەڵکەکە بۆ هەوادارەکانی من کە دوای 2 ساڵ ئەیان بینم تا ئێستا فەنی هەولێرمم نەبینیوە زۆر بە پەرەشم بزانم چۆنن پێکەوە گۆرانیە فۆلکەکان کەسانایان پێشەوە دەربکەوێ ئەڵێنەوە گۆرانەکانی ڕازاڵ بۆم کە بیرەوەری جوانمان بۆیان دروست کردووە و ئەم کۆنسێرتە جۆرەزارێک لێ بکەم زۆر باسی قادر دیلانەکەی ئەڵێن زۆر حەزت لێتی لە زۆر شوێن باست کردووە ئەو نە حەزت لە گۆرانی فۆلکلۆرە بە تایبەتی ئەو هونەرمەندە بە تەمانی دیکێک لە بەرهەمەکانی ئەو بڵیتەوە قادر دیلان وەکو سمبولێکە بۆ من کەسێک بوو کە ئەو جەسارەتەی بوو ستایلێکی نوێ بێنێتەناو میوزیکی کوردیەوە ئەو شێوازەی کە زۆر کەس زاتیە نەبوو خۆی لێبن بۆیە هەر کات کە گوێ لە گۆرانیەکانی ئەگرم منیش ئەو بوێریەم پێ ئەدرێت کە وەکو قادر دیلان بەسانە هەڵ بە ستایلی نوێ بکەیت هەڵ بە شۆڕشێکی نوێ لە میوزیکی کوردی بکەیت زۆر حەز لێیە ڕوومەتی وا گوڵی بێگەر زۆڵفی خاوە و ڕشمێکی زەرد ئەو گۆرانی زۆر تایبەتە و لەسەر سرم لەسەر چاوم ئەگەر بۆم کرێ لە کۆنسرت تەبعەن بۆ نایڵێمەوە کە قادر دیلان مامۆستا عەباسی کەمەندی مامۆستا ناسر کەسانێکن کە هەمیشە بە فەخرەوە گۆرانیەکانیان ئەڵێمەوە باشە سەنە دڵیان ئەمە پرسیاری زۆربەی خەڵکە و پرسیاری دڵی جەماوەڕەکەی تۆیە ماوەیەکی باش دیار نەبوویت ماوەیەکی باش تۆ بەبێ ئەوەی دەربکەوی گۆرانیتەوت دوای ئەوە دەرکەوتیت پەشیمان نیت کە دەرکەوتی یان زۆرت پێخۆش بوو چاوانەوە ینی کامیان بۆ تۆ خۆشتر بوو ئەو کاتێک کە دەرنەکەوت بووی یان ئێستا کە دەرکەوتووی ژیانی هونەری من بوو بە 2 بەش بە قسەی خۆت کاتی پێش ئەوەی کە دەربکەوم و دوای ئەوەی کە دەرکەوتنم کە هاتمە ناو جمهورەکەم تەبعەن ئەوەی کە خۆم دەرنەئەخست نەکە بڵێن سیاسەتێکی هونەری بووە یا بووە کە بڵێن خۆی زۆرتر بەرز بکاتەوە نا هیچ کات ئەو شتە نەبوو
طبعا هەر لە سەرەتاوە قەت بڕوام ناکرد کە ڕۆژێ ببم بە خانووە گۆرانی بێژێکی کورد بۆ چونکە تەرکیزم لەسەر خوێندن بوو چونکە لە ئایلێکم کە دایک و باوکم مامۆستان براکەم دکتۆرە بەڵێ و تەرکیز وا بوو کە منیش ببم بە دکتۆرێک وەکو براکەم ینی بیر لەوە ناکرا کەسانە ببێ بە هونەرمەند باوکم هەمیشەی تو هونەرەکەت پێیە اینجا هەر بەو مناسبەیەوانێ باوکی سەناش لێرە ئامادەیە ڕێز و سڵاومان بۆی هەیە بەڕاستی چەند خۆشە باوک بەو شێوازە پشتی کچی خۆی بگرێ و لە کۆنسرت و لە هەموو شوێنێک لەگەڵی ئەمە گەورەیەکی زۆر زۆرە بۆ تۆ سەنا خاکی ژێرپای باوکمە بەکو کلا هەڵیگرم بیکەمە چاوم بەهۆی ئەوەی کە پشتیوانی باوکم و برام ینی دانێکیان لەسەرم شان دانێکیان لەسەرشان فریشتەکانی ژیانم باوکو و براکەمن ئەوان نەبوایان شەڕێکی زۆریان بۆ من کرد شۆڕشێکی زۆریان بۆ من کرد حمایەتێکی زۆریان لەم کرد تا منە بگێنن بەم جێگا ئەزانم باوکم زۆر سەختی کێشا تا بێرە بگەم لە زۆر بوارەوە بە قسە بە هێڕش بە ئەوەی کە زۆر لە ئایلەکانمان لە خزم و کەسەکانمان ئیمالمانیان ئەکرد بەڵام باوکم وتی کچی من خولیاکی هەیە کە بێ بە سمبولێک بێ بە دەنگ خۆی پشتگیری ئەو هەموو شتێکە پشتگیری باوکم دنیایەکە بەمەنی هەستەکەم هەموو دنیامەیە شکر بۆ خۆ کە ئایلەکەم وە شکر بخوا ئەنجا جوابی ئەو شت نیامەوە باسی ئەومانە کرد کە بزانین پەشیمان بووی یان دڵخۆش بووی وەڵڵاهی دڵخۆشم چونکە جمهوری خۆم من ئەمزانیوان جمهور من بەڵام من نەمەزە ئەوە نەیە نەزانی کە من پێیان ئەزانم شتێک بۆ باس کردم وتە لە هەنێک کۆبوونەوەی دانیشتین خەڵک باسی تۆیانە کرد و تۆش لەوێ بووی بڵێ لە ئەو کاتیانەی کە خۆم دەرناخست لە کۆبوونەوەیەک دانیشتن کە هەر نەیان نەزانی منم باسی منیانە کرد ئەرێ دەنگی ئەو کچەتان بیستووە سانا بەرزنجی گۆرانی دەرکردەوە ئەمانەوە ئەرێ دەنگی بیستۆ دەنگی خۆشە چەند گۆرانیەکم هەیە لە ناو مۆبایلەکەم ینی دانیشتم باسی خۆم ئەکرد ئەوەنە کە حەزم ناکرد کەس جارێک بزانێ من کێم و چین باشە ئەو کاتێک کە سەرەتا دەرکەوتی نامی خەڵک چی بوو بۆ تۆ ینی پێشبردیانە کرد کە ئەیان و درۆیە ئەیان و درۆیە ئەیان و درۆیە ئەیان سانا بەرزنجی ئەسڵەن نییە ئەمانە هەمووی بە دەستگا دروستیان کردوم دەنگانە جەبیرمە ماوەیەکیش ڤیددیۆکلیپێک بڵاو بەوە کچێک بوو ئەو ڕۆڵی لە ناو ڤیددیۆکلیپە کاگێڕە هەموو خەڵک ویان نەزانی تۆی بڵاویانە کردەوە یانوت ئەوە سەنە ئیدی دوای هەر کەسێک دەرکەوتایە خۆ باوەڕیان پێ ناکرد ئەو کاتانی کە دەرناکەوتم زۆر قسەم لەسەر بێکێکی وت شە لە یەکێکی وت کوێرەیەکێکی وت سوتاو بۆی خۆی ماشەڵڵا لەمە جوانترچی قوربانی بەڵام نا دامنا کە ڕۆژێک لە کاتێکی باش بە دەستێکی پڕەوە بە بەرهەمی خۆمەوە خۆم بە خەڵک نیشان بەم کە شکر دوای ڕاز ئالبۆم توانیمان بە کۆنسرتێکی باش کە یەکەم کچ بووم لە کوردستان کۆنسرتێکی سەربەخۆی 3000 کەسی بە تەنیا بچمە سەر ستەیج ئەدا بکەم ئەو بکە بۆم بوو بە جێگای شانازیەک ئەزانین کە لە ماوەی پێشوە ڕووداوێکی ناخۆش ڕوویە خاتوشینە ئەمینی تۆ چیت هەیە بۆ ئەو خانم ئەزانین کە زۆربەی هونەرمەندان پەیامی خۆیان بڵاو کردەوە تۆ چیت هەیە بۆ خانەوادەی ئەو خاتونە دڵمان خوێنە زۆر شتێکە کە ناتوانین والی بگذەرین ژینا هاوشاری منە من کچە ڕۆژهەڵاتێکی شاری سەقزم ژینا هاو قوتابی مناڵی من بوو و ئەوەی کە قەت بڕوام ناکە ڕۆژێک بەو هەواڵا خەبەری هاوڕێکەکەم ببیستمەوە واتە هاوڕێت بوو بەڵێ ئێستا کە ئەبیستم وا بووە هەمومان ژینایەکین لە ڕۆژهەڵات بەداخەوە زۆر زۆر دڵگرانم بۆ شتە پێشاتوە کوردستانی منێستا خوێنە ڕۆژانی ئەوێ هەمومان خەمبارین هەمومان بە قەولی کوردیەک خۆمانەڵە کۆسمان کەوتووە چون ژینایەکمان لە دەستیاوە کە زۆر بێگوناح مرد زۆر مەزڵوم مرد ئێمە ئەبێ هەمومان پشتی یەک بین نە بەرامبەر یەک بین نە کوردستانی ڕۆژهەڵات باشوور باکوور ڕۆژاوە ئێمە هەمومان یەکێکین نابێ ڕۆژهەڵات لەولاو بگیرێت ئێمە لێرە دڵخۆش بین ئەگەر سەنا لێرێ خەریکە کۆنسرت ئەکا 22 مانگ وەکو هێمایە کە بۆ هەموو ژیناکانی ڕۆژهەڵات هەمومان پێکەوە دەنگهڵێنی هەمومان پێکەوە ئەخوێنین سانا لێرە وەکو دەنگی شاری سەقزا کە وەکو کچانی تر کە هەمومان ئێمە پەیامێکمانێ پەیامی خۆشیمانەیە پەیامی ئازادیمانەیە پەیامی ژن ژیان ئازادیمانەیە کە بگەێنین ئێمەش مافمانەیە با بژین منیش مافم هەیە وەکو هونەرمەندێک چەکی من دەنگمە کە ئەتوانم ئەو خزمەتەی کە بە گەلی کوردیەکەم بۆ ژینانەی کوردستانیش بکەم
کەمکەمیش ئەوە گۆرانیڵی لە کاتی قسەکردن ئەی بۆ هەرێک جاری شتێکشمان پێشکەشماکەیت شتێکی خۆش چی لە خەیاڵتە ئێستا من بە قسەکردن زۆرینەی بە گۆرانیانی لەگەڵ وشەکان گۆرانی چی پێشکەشی منەکەی تۆ خۆت ئەبێ شیعرێکت بۆ بڵێ بیڵێن بە خانویت و بە جوانیت منە کچەم ساڵانێکە لە ژوورەکەی تەنیاییمدا گۆرانی بۆ دڵە خوێنم بە تاری دڵ و گیتارم دەنگم دەڕوا و نەدیارم نامۆم بۆ خەڵکو بۆ شارم نامۆم بۆ خەڵکو بۆ شارم منە کچەم کە کۆمەدەم هیچ کات ناهێڵم کەس بتوانێ ناوم پیسکات کەس بە زۆر پێی ناڵێ چی بکات ئازاد بژینە وەک ئارەزووی فڕینکات کە چۆنەی هەوێ بابژی ئەو بزارە لە تاڵیژی پێچەڵێ تۆ چیتر ژن نەکوژی نابینی چەند فرمێسکم ڕژی بابژی منیش مافم هەیە وەک تۆ منیش حەقم بەسەر دنیاوەیە بۆڕێ مەرشی سەختی ڕێگا هەیە کاتێک کەس نەیپرسی چ لە دڵتا هەیە کۆنسێرتی 21 مانگمان لە قای ئەمان ناینە شاری هەولێر بە پێی توانای خۆم و بە پێی دەنگی خۆم و گروپەکەمان هەمومان پێشکەشەکەین بە ڕۆحی پاکی ژینە ئەمینی و هەموو ژینەکانی کوردستان هیوادارم کە ڕۆژێک بێت هەمومان پێکەوە یەک دەنگ بین نەک چوار دەنگ بێگومان ئەلبومی تازەش هەیە بەڵێ باسێکیەوەشمان بۆ بکە ئەلبومە نوێەکەی ئەم جارم زۆر تایبەتترە لە ئەلبومی ڕاز کە زەحمەتێکی زۆرمان پێوە کێشا بە زەحمەتی هونەرمەندانێکی باش بەڵام ئەم ئەلبومە هەموو هێز و توانا و سەدی سەنای لەسەردانراوە کە 10 لێڤڵ لە شتێکە تا ئێستا بووم باشتر بێت و زۆر چاوەڕێی بەرهەمێکی جوان من لە من کە تا مانگێکی تر بڵاو ئەبێتەوە بەرهەمێکە کە زەحمەتێکی زۆرمان لەسەر کێشاوە هیوادارم کە دڵنیاشم زۆر بەدڵی خەڵکە دڵنیام هەوادارەکانە زۆر بە باشی چاوەڕێیەکەن ئەتەوێت چیان پێ بڵێ لە کۆتاییە بە هەوادارەکانم سپاس کە هەمیشە بوون سپاس کە هەمیشە پاڵپشت بوون هێزی ئێمە ئێوەن پشتی ئێمە ئێوەن دڵخۆشی ئێمە ئێوەن ئەگەر ئێوە نەبن ئێمەش نین بۆیە پێتان ئەزانین شانازیتان پێوەکەین نەخوا هەر بۆمە ببێنن هیوادارم کە هەمیشە بتوانین ڕۆسوور تار بکەین و کوردستان بەرەو پێشچوون بەرین سەنا دووبارە ئەمە زۆر بە خێراتن زۆر بەڕاستی بە خێراتنی ئێوەکەم کە ئێوە هەر کەسێک لە ڕاستی و بەڕۆڕ ببینێ ئەزانێت چەند کچێکی شیرین و قسە خۆشە و چەند شخصیتێکی جوانی هەیە خەڵکە حەزەکە قسەی لەگەڵ بکات وەکو هونەرمەندێ بەڕاستی نمونەیە مەمنونم دووبارە بە خێراتنت زۆر سپاس دەکەم مەمنونم سپاس کە لە ڕوودا و میوان سپاس بۆ ئێوە سپاس بۆ کەناڵی ڕوودا و کە ئەمڕۆ هاتن و ئەم ئینتەرویو جوانەمان پێکەوە بوو زۆر سپاس بۆ ئێوەش کە بینەری ئێمە بوون قوربان کاتێکی خۆش